شەوێکی ساردی زستانە، ئەماش دیمەنی سەرەگرتنی بەشێک لە هاوڵاتیانە لە یەکێک لە کارگەکانی غاز لە ناحیەی حاجیاوای سەر بە ئیدارەی ڕاپەڕین. دەیان ژن و پیاو چەندین سەعات لە چاوەڕوانی دەستکەوتنی بوتڵێک غازدان. هەندێک جاریش بە نائومێدی دەگەڕێنەوە و بوتڵە غازەکەشیان بەرناکەوێت. هاوڵاتیان دەپرسن وەزیری سامانە سروشتیەکان خەریکی چییە؟ بۆچی ناتوانێت لە وڵاتێکی پڕ لە سامانی سروشتیدا کێشەی سوتەمەنی بۆ خەڵک چارەسەر بکات؟ وەزیری سامانە سروشتیەکان بەس بەناو هەمانە، ئەگەر ناوجودی نییە قسە دەکرێت لەو لاولەوانە کە هیچ زۆر قیرانێکی غاز نییە، بەڵام ئەو وەسع ئێستا کە دەیبینی ئەمە لە ئێوارەوە لێرانەی لە ساعت 7 ئەوە هەیە لە ساعت 5 و 6 لێرانەیە سەرای گرتووە بۆ غازی، بەڵام تا ئێستا غازی بەرنەکەوتەوە، لەوانەشە تاکو 10 و 11 غازمان بەرنەکەوێت. حکوومەتی هەرێم لێ بەرپرسیارە، وەزیری سامانە سروشتیەکانی بەرپرسیارەکە قسەی گەورە گەورە لە تەلەڤیزیۆن دەکات، بەڵام هیچ کردارێکیشی دیار نییە. ئەگەر نادەبووە ئێستا لێرە وجودی هەبووە. ئەوە نزیکەی ماوەیەکی زۆرە شەوانە لێرە خەڵک ڕۆژانە دەچێتە کاسبی هیلاکە، شەوانەش لێرانە دەبینی بە ئافرەت و بە پیاوە لێر لەسەری غاز ڕاوەستاوە. زەواوە لە 6:30 تا 4 سعات دەکە، 3 سعات 4 چەندە لە ڕانێ ڕاهاتین بۆ نەنەوتێ نەغاسەیە کاکە بۆ سەرمای ئێوارە دانمان نەخوارداتینەوە لێر ڕاوەستاوی بۆ سەرەی غازی. بەشێک لە بریکارەکانی دابەشکردنی غازی ماڵان دەڵێن کەمی و نەبوونی غاز گرفتی گەورەی بۆ دروست کردوون و هاوڵاتیانیش بۆ دەستکەوتنی غاز بەردەوام پەیوەندیمان پێوە دەکەن. من خۆم وەکیلم، سارێ غازم پێێتێ دەگە خەڵک زۆر تەلەفۆنم بۆکە، یعنی بە بەردەوامی تەلەفۆنمان بۆکەن سەرڕێەوە خەڵک زنێومان پێدە سیرکە ناوێرین یەک تەلەفۆن جواب دەینەوە، ئەوە تەها ئەوە خۆی تەلەفۆنەکە ناتوانین تەلەفۆنەکان جواب دەینەوە. بڕەکەی زۆر کەمە تێدەگەی بە 2 هەفتە جارە 100 بەتڵ وەرەگری، ئەو 100 بەتڵ نازانین نەبی دەیتە نانەوە، نەبی دەیتە نانی تیری، نەبی دەیتە مریشک فرۆشەکان تێدەگەی من خۆم تێدەگەی مریشک فرۆش تەلەفۆنی بۆ گردم وتی وەڵڵا بە 12000 بەتڵم کڕیوە. لاسایی حکوومەتێکی خەمسارد و بەرپرسانی کەمتەرخەم لە هەرێمێکی دەوڵەمەند بە نەوت و غاز و سامانی سەرزەوی و ژێرزەوی، هاوڵاتیان ژیانی سەخت و پڕ لە گیر و گرفت بەڕێ دەکەن و هەر ڕۆژێک قەیران و سەرئێشەیەکیان بۆ زیاد دەبێت. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.